گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە یەکەم سەردانیاندا بۆ لای لایەنە سیاسەکان وەک دیاوبەشی یەکێتی و گۆڕان سەردانی کۆمەڵی ئیسلامی دەکەن بە مەبەستی ڕوونکردنەوەی ڕێکەوتنی نێوانیەوە بدەیەکی یاوبەشی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی سەردانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیان کرد بە میوانداری بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە تەوری یەکەمدا تاوتوێ ئەم پرسە دەکەن هەروەها لە تەوری دومیشدا پرسیینەوت لە نێوان هەرێم و بەغداد تاوتوێ دەکەن بە میوانداری مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ مامۆستا ئەنوەر تاوتوێ پرسە دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستا بەخێربەی سوپاس بڵام بەدەبوونت ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ کارچیە کە وەفدی یاوبەشی بزوتنەوەی گۆڕانەوەی یەکێتی نیشتیمانی یەکەم جار سەردانی کۆمەڵی ئیسلامیان کرد بەڵێ بەنای خی گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ بەڕێستان و بۆ ئەم دەرفەتە دیارە ئەمڕۆ وەکو لە راپۆرتەکەی جەنابیشتانە ئاوەژی پێکرا وەفدی هاوبەشی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان سەردانی ئێمەیان کرد و دیارە ئاماژ لە سەردانەکە گەیاندنی ناوەڕۆکی ڕێکەوتنامەی نێوان هەردوو لایەن بوو بە کۆمەڵی ئیسلامی دیارە اختیارکردنی یەکەمی لایەن کە کۆمەڵی ئیسلامی بۆ سەردانکردنی ئەوە ئەگەڕێتەوە بۆ خۆیان بۆ ئەو دوولایەنە کە ئێمە سوپاسیانەکەین بۆ هەڵوێستایان جێگەی تەقدیرە لای ئێمە بەڵام دیارە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیش لە ڕابردووە لەسەر بابەتە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستی دیار و بەرچاو بوون و هەڵوێستی کاریگەر بوون و ئەو هەڵوێستانەی کۆمەڵی ئیسلامی شایانی تەقدیرن هەم لای لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەگشتی و لای جەماوەری کوردستانیش بۆیە ئەو هەنگاوی ئەوان ئەمڕۆکە بە ئێمەیان ڕاگەیان و سەردانیان کردین یەکەمین لایەن کۆمەڵی ئیسلامیان دیاری کردووە بۆ ئەو مەبەستە بەڵێ ینی هەر لە کۆبنەوە شتا ستایشی هەڵوێستەکانی ئێوەیان کرد لەسەر سیاسی هەرێمی کوردستان بەڵێ هەردوو ئەو لایەنە کە پەیوەندیەکی زۆر باش و پتە هەیە لە نێوان کۆمەڵی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە پەیوەندەکانمان زۆر لە ئاستێکی بەرزایە لەگەڵ ئەو دوو لایەنە و هەروەها لەگەڵ لایەنەکانی تریش
ئاماژیان بۆ کرد کە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی هەڵوێستی نیشتیمانی هەڵوێستی دیارن هەڵوێستی بوێرانن و هەڵوێستەکانیان ئەچنە بابی ئەچنە بواری خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە ئەمە خۆی بۆ خۆی لەلایەن ئەو دوولایەنە بەڕێزەوە و لایەن جەماوەری کوردستانیشەوە درک پێکرێ ئەمە مای خۆشحاڵیە بۆ ئێمە و ئێمە بەردەوامی ژەبین لەسەرم هێڵوەستانەمان پشتیوان بەخوا ئەوەی کە جێگەی ڕەزامەندی جەماوەری کوردستان بێ و ئەوەی خێر بێ بۆ ئەم هەرێمەی ئێمە مەکاری لەسەرەکەن و هەوڵی بۆ دەین زۆر باشە لە کۆبنەوەکی ئەمڕۆ ینی کەوان هاتبوون بۆ لای کۆمەڵی ئیسلامی داواکاریەکیان هەبوو لە کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی چۆن وەڵامی دانەوە بەڵێ سەردانەکە ئامانجی سەرەکی سەردانەکەیان ئەو دوولایەنە بەڕێزە ئەوە بوو کە ئەوان ڕێکەوتنامەیەکی سیاسیان ئیمزا کردووە و ئەم ڕێکەوتنامەیە ئاشکرا کراوە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ جەماوەری کوردستان ناوەڕۆژی ڕێکەوتنامەکە و بڕگەکانی بە فەرمی بە کۆمەڵی ئیسلامی یان گەیاند و باسییان کرد کە ئامانجیان چیە لە ناوەڕۆژی ئەو بڕگانە ئەو چەند خاڵی کە ڕێکەوتنەکەی لەسەر ئیمزا کراوە و هەروە باسییان کرد بە فەرمی بەلاغی کۆبنەوەی دوێنی سەرکردایەتی هاوبەشی کێتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانیان بە ئێمە گەیان و باز لەوەش کرا ئێمە بەڕاستی وەکو کۆمەڵی ئیسلامی هەر هەنگاوێک کە بێتە ماوەی زیاتر یەخستنی لایەنە سیاسەکان و پاراستنی یەکڕێزی میلەتەکەمان بەردەوام لەگەڵی بووین دەستخۆشمان لەو لایەنانە کردووە و ئەوەشمان دووپار کردەوە بۆ دوولایەنە بەڕێزە هەموو ئەو هەنگاوانەی ئێوە ئەینێن کە ئەچێتە بواری خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەرێمەکەمان و دژایەتی گەندەڵیەکە و ئەم وڵاتی ئێمە بەرەو موسسات دەبا و ڕزگارمانەکە لەم هەموو قەیرانە سیاسی و ئابووری ئێستا تێکەوتوین و ئەبێتە مای پاراستنی هەرێمەکەمان لە دەستی دەرەچی و دوورکەوتنەوەیەکی جددیمان لە شەڕی ناوخۆ و لەسەر و هەمویانەوە ئێمە بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە باسمان لەوە کردو ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی دژی دوویدارەین و بە هیچ شێوەیەک لەگەڵینین وارە هەنگاوێک لەو ڕۆ بنرێ ئێمە لەگەڵی نابین و دژایەتیشەکەین بەو شێوازی بە گونجایی بزانین کە ئێمە وەکو حیزبێکی مەدەنی ئێستا لە کوردستانە کارەکەین بەڵێ زۆر باشە خۆشبەختانە ئەو دوولایەنە بەڕێزش باسییان لەوە کرد کە هەنگاوەکانی ئەوان و ڕێکەوتنەکانی ئەوانیش کە ئیمزایان کردووە لەو چوارچێوەی ئەو خاڵانە ئەخولێتەوە کە ئێستا باسم کرد زۆر باشە بەڵام ئەوان بە فەرمی داوایان لە کۆمەڵی ئیسلامی کرد کە بچێتە ناوە ڕێکەوتنەوە نەخێر لەم سەردانە تەنها ئاشناکردنی کۆمەڵی ئیسلامی بۆکو یەکەمین لایەنی سیاسی لە هەرێمی کوردستانە بە ناوەڕۆژی کۆبوونەوەکەیە بە ناوەڕۆژی ڕێکەوتنامەکەی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان ئێمەیان ئاشنا کرد و بە فەرمی نوسخەی ڕێکەوتنامەکەیان بۆ هێنابووین کە ئەمە بڕگەکانی ڕێکەوتنامەکەیە و دڵنیایان کردینەوە لەوەی جگە لەم ڕێکەوتنامەیە و جگە لەم خاڵانەی کە ئێستا ئەخرێتە بەردەستی بەڕێستان و بۆ جەماوەری کوردستان ئاشکرا کراوە هیچ ڕێکەوتنامەیەکی ترینی هێنی نییە لە نێوان ئەو دوو حیزبە چکە بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە کۆمەڵێک نەریت باو بووە ئەو نەریتانە ترسی دروست کردووە هەم لای لایەنە سیاسیەکان و هەم لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئایا ئەو شتەی ئیعلان نەکرێ لە پشتی پەردەوە چیتر هەیە کە ئیعلان ناکرێ ئەوان ئێمەیان تەمین کرد لەو ڕۆوە کە هیچ ئیتیفاقێکی تر نییە چکە ئێمە بەڕاستی وتومانە هەرچ ئیتیفاقێکی تر هەر ڕێکەوتنامەیەکی تر هەبێت لە لێوان ئەم دوو لایەنەوە یا هەردوو لە هەر لایەنێکی تری سیاسی دژی بەرژەوەندەکان بێ و قسەی لەسەر بەرژەوەندی حیزبی بێ پێش بەرژەوەندی گشتی و دابشکردنی مڵک و سامانی ئەم وڵاتە بێ و محاسەساتی حیزبی بێ محاسەساتی مالی بێ محاسەساتی پۆستی حکومی بێ ئێمە بەڕاستی لەگەڵی نین و ئەم هەرێمەی ئێمە ئیتر ناتوانێت و تەحملی ئەوە ناکات جارێکی تر لایەنە سیاسیەکان خێروبێری دابشکەنەوە بەسەر خۆیانە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لێ بێبێشکەن خۆشبەختانە ئەوان لەو ڕۆوە ئەو دڵتەمینیان بە ئێمەدا کە هیچ شتێکی وا لە ئارانیە و ئەو اتفاقی کە کراوە لە ناوەن ئەو دوولایەنە تەنها ئەو بڕگانە ئەگرێتە خۆ و هەندێک لیجانیشیان دروست کردووە بۆ لە خواری ئۆرگانەکانیان بۆ جێبەجێکردنی ناوەڕۆژی ڕێکەوتنامەکان ئەمە بە فەرمی ئامانجی هاتنی بەڵام کۆبنەوەی داهاتوت بڵێن کۆبنەوەی تریژ لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ئەنجام دەدەن
بەڵێ ئەوان دیارە سەردانی لایەنە سیاسیەکانەکەن وەکو خۆیان بەرنامەیان بۆ خۆیان داناوە بۆ هەمان مەبەست کە باسم کرد هەموو لایەنە سیاسیەکان سەردانیانەکەن و ناوڕۆژی کۆمەڵەکان پێگەێنن بەڵێ ئەوان ئەوەشیان نەشاردوێتەوە پێخۆشحاڵن لایەنە سیاسیەکان پشتیان بگرن و هاوکاریان بن لە سەرکەوتنی ئەم ڕێکەوتنامەیە و هاوکاریان بن لەو هەنگاوانەی ئەم دوو لایەنە سیاسی ئێستا قەناعەتیان پێهێناوە بۆ بەرەو پێشچوونی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە لایەنەکانی تریش هاوکار و پاڵپشتیان بکەن لەمڕۆوە بەم شێوەیەش بە هەر شێوەیەک بە شێوەکان و لەسەر هەر بڕگەیەکیش لە بڕگەکانی ڕێکەوتنام بکە هەر لایەنێکی سیاسی تێبینی هەیە ملاحەزەی ڕاشکاوانە پێیان بوترێ ئەمانەشتی باشن ئەمانە ئێمە بە خاڵی باش ێزانین بۆیە ئێوە پشتیوانی ئەم ڕێکەوتن دەکەن بە شێوەیەکی بەڵێ ئێمە بە شێوەیەکی گشتی ئەو ڕێکەوتنامەی کە خوێنراوەتەوە وەخراوەتە بەردەستمان ئێمە بە خاڵێکی باشی ێزانین بە هەنگاوێکی ئیجابی ێزانین و تووشمانە هەر ڕێکەوتنامەیەکی سیاسی و بە تایبەتی ئەم ڕێکەوتنامەیە ئەگەر دژی لایەنێکی سیاسی دیاریکراو بێ واتە ڕێکەوتنامە سیاسیەکانی نێوان لایەنەکان سەنگەرگرتنمێ لە لایەنی تر لە لایەنێکی تر یان پشت ئاوخستنی لایەنێکی تر بێ بەڕاستی ئێمە ئەوە لەگەڵی نین چونکە ئێمە ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە کە هەرێمەکەمان یەکریزی بۆ بگەڕینەوە تەبایی نێوان لایەنە سیاسیەکان زیاترکەین لایەنە سیاسیەکان زیاتر بگەینینەوە بۆ یەک هیچ لایەنێکی سیاسی نابێ بێڵین شعوری ئەوە بکە کە ئەو پەراوێزە خرێ و لەگەڵ ئەوەشە هاوکات لەگەڵ ئەوەشە هیچ لایەنێکی سیاسیش نابێ بڵێ بە تەنیا من بڕیار لەسەر مەسیر و چارەنووسی ئەم میلەتە بە تەنیا ئادەم ئەم میلەتە چۆن بڕوا بڕێوە سیاست چۆن بکە حکومدارەکەی چۆن بەرێ بڕێوە و مؤسسات چۆن دامەزرێنێ هەمووی لایەنێک تەحەکومی پێوەکە ئەمەش جێگەی قبول نییە ئێستا لە کوردستان بەڵێ کێ تەحەکوم بە مؤسسەتەکان هەر لایەنێکی سیاسی ئەوە تەسەووری بێ بەگشتی ئەڵێ هەر لایەنێکی سیاسی بۆیە ئێمە ئەمەشمان بە برادرانی یەکێتی و گۆڕانیشتووە بە برادرانی پارتیش ئەڵێن ئەبێ ئێمە بابەتی پەراوێزکردنی یەکتری وەلانی و هیچ لایەنێکیش ناوێت بە نەزەری موامەرە بە نەزەری تەخوین و خیانەت بە خائینزاینینی مقابل تەعامل لەگەڵ یەکتری نەکەین هەڵسوکەوت لەگەڵ یەکتری نەکەین بەڵکو بێ بەڕاستی ئێمە لێک نزیک بوونەوەکانمان ڕێکەوتنەکانمان بەیەگەیشتەکانمان لە چوارچێوەی خزمەتکردنی گشتیا بێ هەرە بێ واش سەیریکەین و هیچ ڕێکەوتنامەیەکیش ئێمە نابێ حکومی بەسەرابین ئللا بە جێبەجێکردنی ئللا بە ناوەڕۆکی خاڵەکانی لەسەر ئەرزی واقع زۆر باشە بەڕێز زووت وەکو کۆمەڵی ئیسلامی دژی دوو ئیدارەی ئێستا هەوڵ هەیە بۆەوەی کە مەسەلەن هەرێمی کوردستان بگەرێتە دواوە و بێتە دوو ئیدارە هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان بە ئاشکرا ئەمین نەوتووە کە حەزب بکات دوو ئیدارەی لە هەرێمی کوردستانە بەرجەستە بێ و دروست بێتەوە هەموو لایەنێک شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستانە تەحریم و تەجریمەکەن بە تاوانێکی گەورەی ئێزانن و هەموو لایەکیش پابەندن بەوەی کە جارێک کە نابێت لە هەرێمی کوردستانە شەڕی ناوخۆ دروست بێتەوە بە هەمان شێوە دوو ئیدارەی لە هەرێمی کوردستانە کە ئێمە ئێستا بانگەشەی گەورەترەکەین بانگەشەی دەوڵەت بوونەکەین بانگەشاکەین داواکەین ڕیفراندۆم بکەین وڵاتەکانی دنیا و ئومەمی متحیدە و وڵاتە زلهێزەکانی دنیا ئەمڕۆ ئاوەڕمان لێ بنەوە و بە ڕەسمی مافی ئەم میلەتە ئێمە بناسیێنن ئێمە ئەمی دیعایە گەورەمان هەیە ئێستاش هەرێمێکی سێپارچەی یا چوار محافظەیمان هەیە هێشتا کەرکووکشی لەسەر نییە ئەم چوار پارێزگایە کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەمەش لەتکەین ئەمەش بەشکەین ئەمەش پێێنەوە دوو ئیدارە ئەمە هەر لێسەوەی دیعاکەمان باتڵ دەرەچێ بۆیە ئێمە نەمان بیستوە هیچ لایەنێک باز لەوەکە بەڵام هەندێک هەنگا و هەندێک ڕێگا و هەندێک ڕێوشوێن گیراوەتە بەر ئەمانە ترست بۆ دروستەکە ترس بۆ لایەنەکان وەکو ئەوەی ئەمڕۆ پەرلەمانی کوردستان پەخراوە و لە سەیتەرەیەکی دیاریکراو کە ئەمانە کە سنووری شەڕی ناوخۆبوون بەداخەوە لە ڕابردووە سەرۆکی پەرلەمانە چێ لەو سەیتەرەوەی گێڕێتەوە لە تۆ مێرەوە ئەم سنوورە واتە ئەم سنوورەم لایەنە بە سنووری خۆیزانێ ئەمە دابشکردنی داراتە جارێکی تر هەروەها ئێستا بەداخەوە بیستومانە هەندی ڕێکخراو لە شاری هەولێرە هەندی ڕێکخراو بە بنکە و بارەگا و بە ئەندامەکانیانەوە پێشراونەتەوە خراونەتەوە ئەو دیوی سنوورەکانی پارتی سنووری دێگەڵە و سنووری ئاڵتون کۆپری بەداخەوە ئەمانە هەنگاوی خراپن ئەمانە ئەوەت بیرەخاتەوە کە تۆ ئەم ئیدارەیە ئەم ئیدارەی کە ئێستا لە هەرێمی کوردستانەوە هەمومان ئەڵێن هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە وە شانەزی پێوەکەین
ئێستا تۆ قۆرخێکی بۆ لایەنێکی دیاریکراوە ئەمە نابێت جێ قبول نییە و نابێ هیچ کردارێکیش لەلایەن ئەو لایەنەوە کە ئێستا دەسەڵاتدارە و خۆ بێ دەسەڵاتداری ئەو سنوورازانێ بووە بنوێنێت کە خەڵک ئەوە بێتەوە یادی کە هەنگاو و کارەکان بەرەو دوو ئیدارەی ئەڕۆنەوە. بەڵێ زۆر باش ئێوە باس لەو کێوە دژایەتی دوو ئیدارەی دەکەنێنێ لە حاڵێکدا ئەگەر لایەنەکە یاخولانێک بیر لەو بکات چۆن دژایەتی دەکەن؟ دژایەتیکە ئێمە حیزبێکی مەدەنی وەکو باسم کرد لە هەموو ڕێوشێنە مەدەنیەکان لەو ڕۆگری نەبەر و لە هیچ پرۆسەیەکان نابین بەرجەستەکردنی دوو ئیدارەی تیابێت لە هەرێمی کوردستانەوە تەیدی هیچ لایەنێک لەو ڕۆ ناکەین و بە جەماوەری کوردستانیش ڕاگەێنین چونکە ئێمە هەنگاو و تموحی گەورەترمان لەبەر بەڵام ئێستا مەترسیەوەیە کە خەڵک ئەم ڕێکەوتنەی یەکێتی و گۆڕان ڕەنگە هەنگاوێک بێ بۆی دوو ئیدارەی دروست بێت. نەخێر دەبان ئێمە بێ حکم لەسەر شت بدەین بەپێی ئەوەی کە کاری لەسەر کراوە ئەو دوولایەنە خۆیان و ڕێکەوتنامەیان ئیمزا کردووە و ئەمڕۆ هاتوون بۆ لای ئێمە پیان ڕاگەیاندون ناوەڕۆشی ڕێکەوتنامەکەیان چۆنە هیچ بیرکردنەوەیەک و هیچ تێڕوانینێک لەلایەن ئەم دوولایەنەوە بەڵکو ئەوانیش وەکو ئێمە دژی دوودارین و بە هەموو شێوەیەک لەگەڵی نین ئەمەی کراوە ڕێکەوتنیەکی سیاسی لێوان دوولانی سیاسیە زۆر ئاساییە ئێمە ژێستە وەکو کۆمەڵی ئیسلامی بۆمان هەیە لە داهاتوە ڕێکەوتنامەیەکی سیاسی لەگەڵ هەر لایەنێکمانە ئیمزایکەین بە باشی بزانین وەکو چۆن پێشتر پارتیوێکێتی ڕێکەوتنامەی استراتیژیان ئیمزا کردووە وەکو دوو حیزبی سیاسی ڕێکەوتون لەسەر کۆمەڵی خاڵ بەیەک و کاری لەسەرکردن زۆر ئاسایی ینی هیچ جیاتی هیچ کەسێکی تیان نییە وە بە تایبەتی ئەم دوولایەنەشکە وەکو باگراوەندێکی مێژوویش نزیکترن لە یەکەوە و کۆمەڵێک بیرروبۆچینی هاوبەشی زیاتریان لە بیننا هەیە کۆمونەتەمی دەستکۆشیان لێکەین زۆر باشەوە شتێکی ئێوە پشگیرە ڕێکەوتنامەی دەکەن کە لە بەرژەوەندی خەڵکو و بێت و بۆ دابشکردنی دەسەڵات و بڵین پارەی میلەت نەبێت ینی ئێستا بۆن من ئەگەر دۆ خێرێم ئاسایی نەکرێتەوە بەم شێوە هەرێمی کوردستان دەکرێت تاکەی بەڕێوە ببرێت زۆر بەداخەوە ینی ئەم وەزعا هەتا کە دقەیەک زووتر کۆتایی پێبێن ڕێنبار و دۆقەچەق بۆ سوێ هەرێمی کوردستان و ئەم کێشە سیاسیە گەورەی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کە لە سەروی هەمویانەوە پەرلەمانێکی هەڵبژێراوی خەڵک و جەماوەری کوردستان کە تاکە دامەزراوەی شەرعیە لە هەرێمی کوردستانە پەکراوە ئەمە زۆر خەتەرە ینی ئەمە بەڕاستی بەوە نییە ئێستا بڵین کەس دەنگی لێوە نایەت و حکوومەت بە حسابی خۆی دارێ وەزعەکە و پێویستیشی بە پەرلەمانیە ئێستا ئێمە حکوومەتێکمانەیە خۆی جۆخای خۆیەتی کەس بۆی نیە لێ پرسێتەوە چکە پەرلەمان نییە هەرچیەکە ئایکا موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کردووە بەڕوبع بە ئارەزووی خۆی یاسا دەرەکە بە ئارەزووی خۆی موچە ئەبڕێ ڕۆژێک ئەیدا ڕۆژێ نایدا نازانی هیچ هەموو شتێونە بۆ لە بەرەوەی پەرلەمانێک لێ پێچێتەوە ئەمە ماساتی گەورەیە ئەمە گەندەڵێ ئەمە وڵات هەڵەتەکێنێ بەڕاستی موسساتی ئەم وڵاتە ئێمە باز چیەکەین ینی ئێمە نابێ بگەڕێنەوە نقطەی سفر هەموو مەرحەلەی شۆڕژ نییە بڵێن کۆمەڵێک چەکدار و کۆمەڵێک میلیشیا وڵاتە من بەڕێوە چارمان ئێمە بانگەشەمان کردومە لە ساڵی 92 انتخاباتی پەرلەمانمان کردووە لە 92 انتخاباتمان کردووە لە 2015 فریجەکەین ئەمە قوربەسەریە بەڕاستی ئەمە ئەبێ زۆر لەسەری بوەسین بۆیە هەر کەسێک تێڕوانی نوا بێ وەزع ئاسایی و قەچێکە با بڕۆ پەرلەمانمان نایە هەر زۆر هەڵەت تێگەیشتووە لە پرۆسی سیاسی کۆمەڵێک کاری تەواوکاری یەکترین هیچی بەیەکتری نابێت لە سەر و هەمویانەوە پەرلەمانی کوردستانە پەرلەمان ئەو دەستگایە لێپرسینەوەکە لە خودی سەرۆکی هەرێم پەرلەمان لێپرسینەوەکە لە مؤسسات و دامەزراوەکانی ئەم وڵاتە ئەو پەرلەمانەیە شەرعیتیا و بەم حکومەتە ئیدەی باشم پەرلەمانە لە ئیشکرا و تەجمیدکرا بێ حکومەتەکەش تەجمید کرێ بێ حکومەتەکەش لە ئیش بوەسێ ڕسمیەت و شەرعیەتی نامێنێ بۆیە بەڕاستی ئێستا ئەبێ هەمومان ئیشکەی نابێ بڵێنە وەزعێکی ئاساییە و تەبیعیە و بێ بەخەممان بێ بەڕاستی هەنگاو بنێن بیری لێ بکەینەوە و ئەبێ بە هەر شێوەیەک بێ بیر لەوە بکەینەوە وەزع سیاسیە جوڵەی تێ بخەین ئەمە گاوەی بزوتنەوەی گۆڕانوەکێتی نیشتیمانی بە تەسەووری ئەمە حاڵەتێکە هاتوتە پێشەوە جوڵەیەکی خسۆتە ساحە سیاسیەکە شتێکی باشە بە هەمومان بە هەر جوڵەیەکی سیاسی بارە هەنگاوێک کە کۆمانە کاتەوە چۆن بەڕێزوت ینی ئەو دۆخی ئێستا قوربەسەریە کە دۆخێرێم لەو چەق بە سوێدەیە بەڵێ ئەمە مای شەرمەزاریە ئەمڕۆ وڵاتانی دنیا قۆنسوڵیان هەیە لە پایتەختی هەرێمی کوردستان ئەم وڵاتانە هەم بە بەرچاوی ئەم وڵاتانەوە پەرلەمانی کوردستان داخراوە ئەم وڵاتانە چ تێڕوانینێکیان ئێستا بۆ هەرێمی کوردستان ئایا هەرێمی کوردستان هەرێمێکی نمونەیە ئایا پێناسەی هەرێم و پێناسەی دەوڵەت و ئەمانەی بەسەرا چەسپێ ئایا ئێستا ئێمە چۆن داوای هاوکاری و
پشتیوانی لە وڵاتانەی دنیا بکەین بۆ ئەوەی ئەم هەرێمەی خۆمان بەرەو دەوڵەت بوون و بەرەو سەربەخۆی بەرین بە چ ڕێکەوە اینجا هەموو وڵاتان کە دێن ئێمە سەفاراتی وڵاتان کە سەردارمانەکەن وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبێکی سیاسی و هەروە سەرداری لایەنەکانی تریشەکان هەموو باس دەواکەن پێویستە ئێوە ماڵی ناو خۆتان قایم چاشیکەن کۆیکەنەوە و لەم پەرتەوازەیە دەرچن و لەم ناموەسەساتی و بێسەر و بێرەی کە ئێستا ڕووی لەم وڵاتە کردووە کە هەموو خەڵک دەستی لەسەر دڵێتی خەڵک ئەترسێشتی خراپتریشی بەدوا بێت چونکە تۆ ئەگەر هاتوو مؤسساتەکانت تێکچوو سیستمی دارایی تێکچوو سیستمی ڕقابە و لێپرسینەوەت نەما پەرلەمانت نەما قەزات بە حیزبی کرا ئێستا مؤسسەی دادوەری لە هەرێمی کوردستانە کە بریتیە لە ئەنجومەنی دادوەری ئەم ئەنجومەنە بە مەهامی خۆی هەڵەسێ ئەم ئەنجومەنە ئێستا یاسا جێبەجێەکە یاساگی گەورەترین یاسا لەم هەرێمە پێشێل کراوە کوا قسەی ئەنجومەنە لەسەری بۆ قسە ناکە پەرلەمانێکی کوردستان باش ئەرکی کێ کە مەسەرەن ئەم قوربەسەری کە بەڕز ناوبرد کە ئێستا ئێمەتیدان ینی لای بە پلەی یەکەم هەرکیە کەم دۆخە ئاسایی کە یاخودچی بکرێت بۆ ئەم دۆخە ئاسایی بکرێتەوە ئەرکی سەرەکی لایەنە سیاسە باڵا دەستەکانە بە تایبەتیەوەی دەنگی جەماوەری کوردستانیان بەدەستێناوە بە ڕیزبەندی بە پلەبەندی ئەو لایەنە یەکەمی دەنگێناو مەسئولیەتی گەورەیە کردە سەر وە بە تایبەتی ئێستا بەداخەوە ئێمە نەمانتوانیوە دوای ئەو هەم چەندین ساڵ حکومڕانی و هەش کابینەی حکوومەتی هەرێم نەمانتوانیوە ئێستا بڵێن ئێمە سوپایەکی مشتەرەکی کوردستانیمان هەیە لایەنێکی سیاسی نییە کە بازە لە پێشمەرگاکەین پێشمەرگەی ئەم لا هی لایەنەکە پێشمەرگەی ئەو لا هی لایەنەکە ئەمەشمان نییە بەداخەوە نەمانتوانیوە ئەم لایەنانە نەیانتوانیوە هەنگاو بنێن کار بکەن بۆی ئێمە دڵمان ینی چاومان بۆ ئەوە ببینین کە ئێسمە حکوومەتێکی ناوەندیمانەیە حکوومەتێکمانەی هەموو خەڵکە ئەم لایەنە سیاسیانە ئەوەی کە پلەی یەکەمی هەیە و دەنگی جەماوەریە ناو ئەوە یەکەمین بەرپرسیارەتی هەیە بەرامبەرم خەڵکە دووەم لایەنی دووەم دوای ئەوە لایەنی سێم و پاشان هەمومان بەیەکەوە وەکو ئەو لایەنە سیاسەکان ئەبێ بەڕاستی لەسەر ئەم بابەتانە هەنگاوی جدی بنین دوور لە تەشەنوجات دوور لەوەی کە بیرکەینەوە لە خوانە خواستە لەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو شڵەژان بەرین بەرەو حاڵەتی گرژی بەرین ئەمە هەمومان ئاگامان لێ بێ ئەمە خەتی سوورە کەس نابێ تەجاوزیم حاڵەت زۆر باشە بەڵام کاتمە کەمماوە 2 دقیق لە 3 دقیق لەگەڵ بەڕستان یعنی ئەگەر دۆخەکە چارەسەر نەکرێت و دۆخی هەرێم چارەسەر نەکرێت دۆخەکە بەرەو شڵەژان ناڕوادەین بە تاواتی ئەبێ هەموو لایەن بەڕاستی من حەزەکەم لێرە ئەوە بڵێم جەماوەری کوردستان جەماوەرێکە شعور بە مەسئولیەتێکی زۆر گەورەیتایە و جەماوەری کوردستان زۆر واعیە هیچ لایەنێک نابێت تەسەوری کە جەماوەری کوردستان ئاگای لە شت نییە جەماوەری کوردستان چاوپۆشیەکە جەماوەری کوردستان زۆر وریایە ئاگای لە بارودۆخەکانە و قسەی خۆی هەیە بۆیە ئێمە ئەبێ بۆ هەنگاوەکانمان دائیم حسابی ئەوە بکەین نێڵین وەزعەکان بەرەو ئاڵۆستر بڕوا و ئەبێ ئەوەش بزانین لەو حاڵەتانەی باسم کرد لەو بێسەروبەریەی لە دامەزراوە لە مؤسساتەکانی وڵاتە دروست بووە بێ مەخاوفیەوەمانە بێت ترسیەوەمانە بێ بەرەو گرژی زیاتر بڕۆین بەرەو شپرزەی لە بەڕێوەبردننی وڵاتە بڕۆین کە ئەمە خەتەرە کە ئێستا بەوادیرەکانی دەرکەوتووە هیچ هاوڵاتیەک هەیە لە هەرێمی کوردستان ئێستا پارەی هەبێ بچێت لە بانقی هەرێمە داینێ لە بانقەکە کەواتە بانقەکانی تۆ سیستمی دارایی تۆ سیستمی ئابووری ئەم وڵاتی تۆ بەرەو هەڵتەکان نەچێ لەبەرەوەی چیقەی نەماوە باشە هیچ هاوڵاتیەک ئێستا حرمەتی دەوامەکەی وەزیفەکەی خۆی لاماوە چکم حکومەتە بێ باکە چەندین مانگموچەی ناوەتێ ئێستاژ موچەی یاتێ بۆی کرۆ بەڕوبع بەبێ هیچ ئەساس و بە هیچ قانونێک کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەکرێ قەرارەکانە خوێنرێتەوە و جێبەجێەکرێ ئایا ئەم قەرارانە لە کوێ ڕسمیەتی وەرگرت بە چه یاسایەک ئەگەڕێت تۆ بۆ چ فەرمانێکی یاسایی کەواتە ئەمانە زۆر خەتەرن هیچ ئەساسێک نایڵێتەوە بۆ ئەوی کە بەڕاستی تۆ دڵت خۆش بێ بۆی کە ئەم وڵاتەکە وڵاتی مؤسساتە قانون و یاسایەکەیە بەرگری لەکە ئەمە ترسی خەڵکە ئەمڕۆ ئەوەی بەهێزە ئەوەی بەقووەتە ئەوەی لاوازە خوا وەکو ئێستای بینیم حیزب بەدەسەڵاتدارە بەهێزەکان کە هەموو شتێکیان لەژێر دەسایە هەموو شتێکیان خۆیان خۆرە کردووە خەڵکە لاوازەکەشە خۆن خەڵکە لاوازەکەشیان سەرکوت کردووە ئەمە ترسی گەورەیە و ئەمەش بەڕاستی تا سەر ناڕوە و خەڵک تەحمولی حاڵەتە ناکە ئەگەر چارەسەری جدی بۆ نەدۆزرێت چارەسەر جدیەکە چیە دەبێت چارەسەر جدیەکە ئەوەیە هەموو لایەنە سیاسیەکان و بە تایبەتی و پێنجیانە سیاسیە لەسەر مێزی گفتوگۆ دانیشن پێش هەموو شتێ بارودۆخی هەمومان بڕیار بێن بارودۆخی هەرێمی کوردستان ئاساییکەینەوە پەرلەمان بچێتەوە جێی خۆی
وەزارات و حکوومەت دەستکاتەوە بە کاری خۆی هەموو وەسەسات کاری خۆی دەست پێ بکاتەوە وەزیرێک نەراوەتەوە ماڵەوە بچێتەوە سەر وەزیفەی خۆی بەپێی یاسا هەموو کەسێ دەستکاتەوە بە مەهامی خۆی دوایی یین لەسەر هەموو پۆستەکانی تریش بە تەفاهم و بە تەوافق قساکەین ئەمە هەنگاوی ئەخیرە و ئەوەش ئەبێ هەنگاوی سەرەتای چارەسەری کێشەکان بێ لەم هەرێمە زۆر باشە با دو پرسیان سوال بە کۆمەڵی ئیسلامی ئەو کۆمەڵی ئیسلامی بەڕێز ئێوە لە بەرەی خەڵکدا مەر لە بەرەی خەڵکدا منەوە بەڵێ ئێمە زۆر شانازیەکەین بەوەی کە لە بەرەی خەڵکابین و لە بەرەی خەڵکبوون وەرگەڵ خەڵکژین و معاناتی خەڵک بە معاناتی خۆمان نەزانین ئەگەر ئێمە وەکو حیزب زەرمەند بووبین لە چەندین هەڵوێستی سیاسیمانەکە نوانومانەوەکو حیزب بەڵام مانەوەمان لە بەرەی خەڵکە و پشگیری ئەو جەماوەری کوردستان و پەنجەڕاکێشانی بۆمان گەورەترین شانازی گەورەترین تاجی شانازی ئەمەی خێنە سەر دەستکەوتی زۆرتان پێ دەراگەرە هەڵوێستانەتان نەبووە بەڵێ بێگومان ئێمە خۆتان نەزانن ئەوەی یەک کورسیە بێ لە هەرێمی کوردستانە ئەمڕۆ تەماحێکرێتە بەر بۆی بکڕێ بۆی دەنگەکانی ببرێ بۆ خۆی چ جای کۆمەڵی ئیسلامی کە ئێستا هەم خاوەنی جەماوەریشی گەورەی هەم خاوەنی 6 کورسیە لە پەرلەمانی کوردستان بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستانوەر سەنگاوێندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز دوای ئەو ناوبڕە لەگەڵ کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باز لە پرسی ڕێکەوتنەوت لە نێوان هەرێم و بەغداد دەکەین ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لایەوە دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کامەسوود زۆر سپاس بۆ هاودەبوونتان ئەگەر سەرەتا باز لەو بکەین ئەمڕۆ وتەبێژی حکوومەت هێرێم لە لێدوانێکدا بۆ ئاژانسی ڕۆیتەرز باسی لەوە کردووە حکوومەت هێرێم ئامادەیە ڕێکەوتنێکی نەوتی لەگەڵ بەغداد ئەنجام بدات بەو مەرجەی حکوومەتی عێراقی 1 ملیارد دلار بنێرێ بۆ هەرێمی کوردستان و نەوتەکەی ڕاستکات ڕای بەڕێستان ینی دەکرێت هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی تری نەوتی لەگەڵ بەغداد ئەنجام بدات بەڵێ بەنای خۆی بەخشتەوە مێرەبان سڵاو بۆ بەڕێزت و بۆ بینێرانی بەڕێز ئەم بابەتە نوێی نییە لە مانگی 6 ساڵی 2015ەوە زۆر لێدوانی لەسەر دراوە و ئێمەش دوو لە ڕاگەاندن لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق و هەم حتا لەگەڵ وەزیری دارایی عێراق کۆندامانی کورد لە لیژنەی دارایی باسمان کردووە و مناقەشەشمان کردووە نەک ملیارێک دلار ئێمە پێمان وا بوو ئەگەر عێراق ئامادە بێت 850 ملیار دینار بدا بە هەرێمی کوردستان کارێکی زۆر باشە لە برەوەی چارەسەری کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکەین بەڵام ئەم لێدوانە من پێم وایە بۆ لەلایەکی بۆ ئستهلاکی مەحەلیە و تۆپەکە فڕێ بدرێتەوە ساحەی بەغدا لەلایەکی تریشەوە ئەو زەختەی هەیە یاخود ئەو محاولاتانەی هەیە لەلایەن کۆمەڵگانی و دەوڵەتیەوە بۆی هەرێم و بەغدا ئەبێ ڕێکەون و ئەبێ چۆن هەماهەنگی هەیە لەسەر مەسئلەی شەڕی تیرۆر و ئەوانە دەبێ ڕێکەوتنیش بکرێت لەسەر فشار هەیە لەسەر هەرێمی کوردستان بۆی لە بوارینەوە لەگەڵ بەغداد ڕێککەوتن ئەو لایەنانی کە فشار دروست دەکەن فشارەکان دەمێکە هەیە هەم وڵاتانی هاوپەیمان و هەم ئەوەمی متحیدە و نوێنەریان کە لە عێراقە
لە محاولاتە و مستمر لە وتوێژ هەیە بەڵام من بۆ خۆم قەناعەتی شخصی خۆم و بەپێ ئەو زانیاریانەی کە هەمە و بەگەڕانەوە بۆ قانونی موازنەی ساڵی 2016 عراق ئەم لێدوانە هیچ بایەخێکی نییە و هیچ تەسیرێکی نییە. چۆن ینی لە یاسای بودجە باز لە چیکراوە دەبارەت لە نێوان لە یاسای بودجەی ساڵی 2016 لە مادەی 9 10 و 11 و 32 پەیوەندی ئابووری نەوتەکانی نێوان هەرێم و بەغدا ڕێک خراوە بەپێی ئەو یاسایە طبعاً مادەی یەکیش دەبێ هەرێم 250,000 بەرمیل نەوتی خۆی و 300,000 بەرمیل نەوتی کەرکووک هەناردە بکە لە بەرامبەردا عێراق پشتی هەرێمە نێرێ دوای دەرهێنانی نەفقاتی سیادی و حاکمە لە 17% بۆ هەرێمە نێرێ. ئەو ڕقەمەی کە لە قانونی موازنە هەیە کە ئێمە پێمان وایە ڕقەمێکی تێوریە لەسەر ئەرزی واقع بەو شێوەیە نیە 12 تریلیۆن و نیو ساڵانە بودجێ هەرێمی کوردستانە بەڵام بەپێی ئینفاقی فعلی لە 150 ئەو پارێ بە هەرێمە درێ لە باشترین حالەتدا و بەپێی قانونەکە هەرێم نەوتی خۆی ڕادستی عراق بکە لە 600 ملیارد دینار عراقی زیاتر بۆ هەرێمی کوردستان نایێت و ئەمەی ئێستاش ئەمەی ئۆتۆبێژی حکوومەت لێدوانی لەسەر داوە پێم وایە لێدوانێکی سیاسی نییە لەبەرەوەی هەرێم ڕۆژانە ئەمڕۆ 530,000 بەرمیل نەوتی خۆی فرۆشێ بایی 390 میلیۆن دلارە تۆ ناکرێت ئەم نەوتە ڕادستی عراق بکەی نەوتەکەت بای 390 میلیۆن دلارە داوای 1 میلیارد دلار بکەی ئەمە هیچ منطق و لۆجیکێکی تێدا نییە. جانبێکی تریشەوەیە کە عراق ممکن نییە بەم قسانە ڕازی بێ و بەم ئەم لێدوانانەی پێقبول بێ یاخود ئەم شروطانەی پێقبول بێ لەبەرەوەی وەکو ئاماژەم پێکرد قانونی بودجەی ساڵی 2016 ئەوانەی ڕێکخستووە ئەمە یەک جانبە سیاسیەکەشی بۆ عێراقەوەیە کە تەحالوفی وەتەنی شەقامی خۆی هەیە معادلاتی خۆی هەیە ململانی ناوخۆیان هەیە ممکن نییە تایبەتمەندیەک بدەن بە هەرێمی کوردستان و لەسەر حیساوی پارێزگەکانی تر پارێکی زیاتر بدەن بە هەرێم. زۆر باش پێشتر بەڕێزوتێکی خۆت دەزانین کێشەی نەوت کێشێکی کۆنە لێوان هەرێم و بەغدا ئەوەی کە لە یاسای بودجە 2016 بۆچی جێبەجێ نەکراوە کارەکەی حکوومەتی بەغداد بوو یاخود حکوومەتی هەرێمی کوردستان دوای ڕێکەوتنی کۆتایی ساڵی 2014 کە ئێمە دوای ئەوە هاتە لیژنەی دارایی و ئێمە نوێنەرانی کورد ئەوەمان لە چوارچێوەی یاساکە یاسای بودجێ 2015 جێکردەوە و حقیقەتێکی هەرێمی کوردستان ئێمە لە ڕووی سیاسی و ئێمە هیچ بەشداریەکی مفاوزاتی ئەو ڕێکەوتنەمان نەکردووە تەنها لە یاسای بودجێ شەڕی ئەوەمان کردووە کە گۆڕانکاری بەسەر نەیە لە دژی کورد بەڵام دوایی دەرکەوت کە هەرێمی کوردستان لەم اتفاقیە سیاسی کە کردوێتی کە هیچ پرسێکی بە نوێنەرانی کورد لە عێراق نەکردووە زەرمەند بۆتیایە لە نەتیجەیە زانیمان کە لە 150 ئەو پارێ دێ بۆ هەرێم لە باشترین حالەتەوەکو ئاماژەم پێکرد 600 میلیارد دینار عراقیە پشتیوانی حکوومەتی هەرێممان کرد بەوەی کە خۆی ڕاستەخۆنەوت بفرۆشێ بەمەرجێک وەکو ئەو وعدانەی کە حکوومەتی هەرێم و لەسەر زاری وەزیری سامە سروشتەکان بە ئێمە درا ئەگەر هەرێم خۆی ڕاستەخۆنەوت بفرۆشێ مشکلەی موچەی فەرمانبەران و مشکلەی ئاشتی هەورامی ئەوەی بێوت کە ئەگەر حکوومەتی هەرێم بخۆینەوت بفرۆشێ دەتوانێت لە هەموو ئەو کۆبوونەوانەیە کە کردومانە لەگەڵ حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە عێراق تاکید لەوە کراوەتەوە ئەگەر خۆمان ڕاستەخۆنەوت بفرۆشین هیچ کێشەیەکمان نابێ و گەرنتیمان هەیە و بە مؤسساتیە و شەفافە بێ و سندوقی داهاتەکانمان هەیە یاساکەی لە پەرلەمانەوە دەرچووە لەم قسانە لە نەتیجە بینیمان وا دەرنەچوو و لە مانگی شەشەوەی تر هەرێم خۆی مانگی 6 2015 ڕاستەخۆنەوتی فرۆشتووە لەو کاتەوەی تر پارەی پێشمەرگە بڕاوە و ئەو بودجەیە کە لە عێراقەوە هات ئەوش بڕ بەڵێ زۆر باشە بەڵام وەڵامی و نەمەسپاردەوەی کە عێراق کەم تەرخەم بوو لە جێبەجێکننی یاسای بودجێ یاخود هەرێمی کوردستانیش کەم تەرخەم بوو لەوەی کە پابەندیەوە نەبوو لەرێ عێراق و نەوتە بنێرێت هەرێمی کوردستان بڕیاریدا دوای ئەوەی کە عێراق بە 4 وەجبە لە مانگی 1 2 3 4 5 بە پێی ڕێژەی نەوتی هەناردەکراو پارەی بۆ هەرێمە ناردووە سەرۆکوەزیرانی عێراق بۆ خۆی معادلەیەکی ماتماتیکی دروست کرد کە ڕێژەی نەوتی هەناردەکراوی دابەشە کرد بەسەر ئەو کەمەیە کە لە یاساکەیە هەیە بۆیە پشکی هەرێمی کەمتر ئەکردەوە و ئەمە لە ڕاستی ئەمە ناحەقی بوو بەرامبەر بە هەرێمی کوردستانەکرا و هەرێمی کوردستان بۆ خۆشی بڕیارێکی سیاسی شاراوە هەبوو و تەوەجوهێکە بوو کە ئێمە ئەگەر خۆمانەوت بفرۆشین باشترە
و بەپێی قانونەکە هەر کەسێک التزاماتی نەوتی یامادینەکە لایەنەکەی تریش ناکە هەرێم ڕاستەخۆ نەوتی فرۆش لە بەرامبەردا عێراقیش پشکی هەرێمی ڕاگرت توانین بڵێن 50-50 بوو بەلایەک بەغدا پشکی هەرێمی وەکو خۆی نانارد لەلایەکی تر هەرێمی کوردستان بڕیاریدا کە خۆی ڕاستەخۆ نەوت بفرۆشێ بۆیە هەردوو لە پشکی خۆیان بەرەکەوێت لەوەی کە دەوریان هەبوو لە جێبەجێنەکردنی یاساکەیە زۆر باش ئێ وەکو نوێنەرانی کورد هەمیشە پێتان باش بووە کە لە بەغدا حکومەتی هەرێم لەگەڵ بەغداد ڕێبکەوێ یاخود بەسەر بەخۆ نەوت بفرۆشێت ئەگە بەسەر بەخۆ بیفرۆشێت چۆن ینی بیفرۆشێت مەسئلەی ینی وەکو ئاماژەم پێکرد لە قانونەکە زۆر ڕوونە لە باشترین حالەتدا ئەگەر عێراق بە نەوتی هەرێمە ڕۆژی 4 میلیۆن بەرمیل نەوتیش بفرۆشێ بەم نرخەی کە هەیە بە $50 بێت لە 600 میلیارد دینار زیاتر بۆ هەرێمی کوردستان نایە ئەمە یەک دوو ئەگەر هەرێمی کوردستان دوور لە مزایداتی سیاسی دوور لەم لێدوانانەی کە ئێستا ئەدرێ کاتی خۆی ئێمە لە کۆبنەوە ڕسمیەکانیشە بە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانمان ڕاگەن ئەبێ هەرێمی کوردستان بە دوو ئاراستەیشکا یەک زیادکردنی هەناردەکردنی نەوت شەفافکردنی ئەو پرۆسەیە دوو کار لەسەرەوە بکە کێشەی موچە و بودجەی مؤسساتی دەوڵەت و فەرمانبەرانی هەرێم دوور لە مزایدات دوور لەوەی بکرێ بە چکەمە ئەرکێکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە هەموو ئەمانە تێکەڵ کرا بە کێشە و ململان سیاسیەکان لەسەر مەسئلەی کورسی سەرۆکایەتی هەرێم و سراعی سیاسی و بۆیە بە دەرەجەی ئەساسی 1.5 میلیۆن موچەخۆری هەرێمی کوردستان بوون بە قوربانی ئەم کێشە سیاسیانە بەڵێ زۆر باش ئێستا ئەوەی کێمە دەبینین حکوومەتی هەرێم لە سەرەتای ساڵی 2000 بۆ نمونە 16ەوە بە پاساوی دابەزین نرخینەوە موچەی فەرمانبەرانی بەرەو بە ینی لە بەغداد ئەوەش ڕووی داوانی بۆی ئەوەی کە نەوت تەرزان بووە لە بەغداش موچەی فەرمانبەران کەم کراوەتەوە لە بەغدا موچەی فەرمانبەران کەم کراوەتەوە بەڵام بە ئاراستەیەکی تر موچەی سێ سەرۆکایەتیەکە کەم کرایەوە بە هەموو بەرپرسانی لەبەر نەودیان پرۆژەی چاکسازی بووە پرۆژی چاکسازی بوو بەڵام پێدانی موچە لە عێراقا ئەولەویەتە لە عێراقا 3 میلیارد و 400 میلیۆن دلار موچەی فەرمانبەرانە 4 میلیۆن فەرمانبەر هەیە کە ئەکاتە نزیکەی 20 میلیۆن هاوڵاتی عێراقی اعتمادی لەسەر ئەم پارەیە هیچ دوانەکەوتووە یەک ڕۆژێکیش دوانەکەوتووە و ئەولەوێتی دەوڵەتی عێراقی بووە عێراق بانکی مرکزی هەیە کە لە ئەساسا پشکی هەرێمیشی دەدایە بەڵام ئەو احتیاطی نەقدی کە هەیەی توانیوتی سوودی لێوەرگرێ نزیکەی ئەم ساڵ 7 تریلیۆن دینار لە بانکی مرکزی دراوە بە حکوومەتی عێراقی و تەمویلی موچەی پێکراوە و مجتەمەعی دەولیش هاوکاری عێراق لە بەرەوەی عێراق وەکو موقعی جیۆپۆلیتیک و لە شەڕی تیرۆرە زۆر گرنگە و استقراری ئابووری لە عێراق گرنگە بۆ مجتەمەعی دەولی دام کراوە هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێک مامەڵەی لەگەڵ ناکرێت هەرێمی کوردستان هەرێمێکی فیدرال لە چوارچەوەی دەوڵەتی عێراقیە بۆیە جیاوازی هەیە و هەرێمی کوردستان تەنانەت لەسەر زاری بەرپرسانی هەرێم لە زۆر لێدوانیانە جۆمان لێ بووە کە بە پێی پێویست هاوکاری نەکراون لە ڕووی دارایی و ئاوریان لێ نەدراوەتەوە بە تەنها ماوەتەوە و ئەمەش بۆ خۆی دەلالەتی ئەوەیە کە ڕۆیای سیاسی اقتصادی زۆر باش نەبووە و سەرکەوتو نەبووە دەبووە حیساباتی تر هەبووە بکرایە ئێستاش کە موچەی فەرمانبەران بووە بە ڕوبع و بووە بە لە 180 و ئەوانە هەموو ئەمانە کارێکی زۆر خراپن من بۆ خۆم قەنەعاتم وایە ئەبێ دوور لەم تەسریحات و لە مزایداتانە ئەبێ هەرێمی کوردستان ئیش لەسەر زیادکردنی هەناردەکردنی نەوت بکە و ئەبێ پەرلەمانی کوردستان ڕقابەیەکی زۆر توندوتۆلی لەسەر ئەم پرۆسەیە هەبێ ئەم پرۆسەیە ئەبێ زۆر شەفاف بێ و ئەبێ ڕنگدانەوەی ئیجابی هەبێ لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی باشە ئەنی تۆ وەکو ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق پێت وایە ینی پرۆسەی نەوت لە کوردستان شەفافتر بکرێت باشترەوەی کە ئێمە بگەڕێنەوە بۆ بەغدا و ڕێکەوتن لەگەڵ بەغداد بکەین و نەوتی کوردستان بەسەر بەخۆی بفرۆشرێت مەسئلەی شەفافکردن شەفافتر ئەبێ شەفاف بکرێ هیچ بۆ ئێمە لە عێراقا پرۆسەی هەناردەکردن و لە عێراقا زۆر ڕوونە ئێمە ڕۆژانە ئاگامان لە هەموو تەفاسیلەکان هەیە چەندێک نەوت هەناردەکرێ و داهاتەکەی چەندێکە ئەچێتە چی سندوقێکەوە مەوزوعی ڕێکەوتن لەگەڵ عێراقا چوارچێوەیەکی یاسایی هەیە عێراق لەسەر ئەساسی قوانینەکان تەعاملەکە ئێمە یاسای بودجەی ساڵی 2015 کە حکوومەتی هەرێم بە زۆر پەیوەندیمان لەگەڵیان دروست کرد ئێمە وەکو چوار نوێنەری کورد لە لیژنەی دارایی ڕۆڵی مفاوزی کوردیشمانە بینی و هەم پەرلەمان و هەم حکوومەت هەموو بەڕێزانە ئاگای لێ بۆ چۆن ئیشمان کردووە و کوردانەش ئیشمان کردووە لە 2016 حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کار کرد لەم بابەتە
بۆیە ئەوەی 2015 کۆپی کرایەوە بۆ 2016 حکوومەتی هەرێم خۆی نەکرد بە خاوەنی ئەو بابەتە و ئێستاش ئەم چوارچێوە یاسایی هەیە ئێمە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق باسی ئەم کێشانەمان کردووە ئاماژەی کردو بە قانونی موازنە ئەڵێ کاکە قانونی موازنەی عێراق بە قانونێکی فیدرالیە پەیوەندی ئابوورێنەوتەکانی ئێمە و هەرێمی ڕێک خستووە التزام بۆ قانونەوە بکەن ئێمەش بەپێی ئەو قانونە التزام بەوەکەین پارەی هەرێمی کوردستان بنێن بەڵێ کەواتە ئەو لێدوانە ئەنی جۆرێکە لە موزایدە پێ دوایە ئەو لێدوانانە بۆ ئستهلاکی ناوخۆییە بە خەڵکی بە هاوڵاتی کورد بووترێ ئەوە ئێمە ئامادەین بەس عێراق ئامادە نییە بەڵام ئێستا بوون لە ڕووی یاسایە و ئەگەر عێراق تا 2016 ینی بەسەر نەسیسی ڕێککەوتنێکی نوێی نەوتی لەگەڵ هەرێم ئەنجام نەدات لە ڕووی یاسایەوە من بۆ خۆم ئەمە قەنەعەتی شخصی خۆمەوە بەپێی ئەو معلوماتی کە هەماوە ئەو وەزعی کە ئێمە تێیداین و لە باڵاترین دەسەڵاتی سیاسیان لە عێراقا بە هیچ شێوەیەک وە لەم قۆناغەیە کە ئێستا عێراق لە شەڕێ دژی تیرۆر عێراق خۆی وەزعی دارایی زۆر کریتیکەڵە زۆر مقلقە هیچ ئامادە نییە 15 محافظەی تر لە عێراقا لەلایەک دانێ وەسێ محافظەی هەرێمی کوردستان لەلایەک بڵێ باشە لەبەر خاتری ئێوە منەوە مانگی ملیارێکتانە دەمێ و بەسەوە لەگەڵمانە باش بن و بە پێچوانەوە ئێستا سیاسەکانی عێراق زۆر بەسەراحەت ئەڵێن ئەڵێن کاکە بودجێ خۆتان دابینی کە نەوتی خۆتان بیفرۆشن خۆتان بەڕێوە ببن چونکە ئێوە تەنها بۆ پارە هەرێمی کوردستان تەنها بۆ پشکی لە 17 لەگەڵ ئێمەیە ئەگەر نەبوو هیچی تر نییە ئێستا فەرمو خۆتان بچن بودجێ خۆتان دابینکەن ئێمە بەڕێی من ئەبێ بە دەرەجەی ئەساسی یەکەم شت ناوماڵی خۆمان ڕێکخینەوە پەرلەمان ئەکتیڤ بکەین حکوومەتی هەرێمی کوردستان چالاک بکەینە چونکە بەڕاستی سا حکوومەتی هەرێمی کوردستان ئەفلیج بووە و وزارات لە هەرێمی کوردستانە ڕۆلی بەڕێبەرایەتیکی گشتیە بینێ نەک ڕۆلی وەزارەتێکە بینێ ئەبێ ئەمانە هەمووی ڕێک بکرێتەوە و چاک بکرێ ومێدەوارم ئەو ڕێککەوتنە سیاسیی کە خۆشبەختانە برایانی کۆمەڵی ئیسلامیش ئەمڕۆ پشتیوانیان کرد ئەوەی نێوانێکێتی نیشتمانی کوردستان بزودنەوەی گۆڕان ئەمە لەسەر ئەرزی واقع ڕنگدانەوەی هەبێ و حزبەکانی تریش لە کوردستان بە باشی پێشوازی لێ بکەن چونکە لە بەرژەوەندی ملەتی کووردە بە تایبەتی ئێمە طموحیەوەمان هەیە ڕیفراندۆم بکەین هەنگاو بنین بەرەو دەوڵەتی سربەخۆ و ئەمەش حەقێکی بەشڕی خۆ زۆر باشە بەڕێزوتت چۆن عێراق لە هەرێمی کوردستان لە ڕووی نەوتەوە شەفافترە بەڵێ عێراق وەزارەتی نەوتی عێراق ئیعلانی بەیاناتی ئەکا ئێمە ناڵین لەوێ گەندەڵی نییە لەوێ گەندەڵی زۆر هەیە بەڵام لە سێکتەری نەوتە عێراق شەفافە لە هەناردەکردنی نەوت و ئێمە چی بەیاناتێکمان بێ هەم لە وەزارەتی نەوت هەم برا هاوکارانمان لە لیژەی وزە چی بەیاناتیان هەیە ئەیانەوێ وەزیری نەوتی عێراقی بەڕاستی هەموو کاتێک ئامادە بۆ بێت بە 6 ساعات و 7 ساعات هەم لەگەڵ لیژنەی ئێمە لیژنەی دارایی و هەم لەگەڵ لیژنەی وزە کۆبنەوە بکە و ڕوونکردنەوە لەسەر زۆر شت زۆر باشە با دو پیسیان بەسەر قەرز بێ زۆر باس لەو قەرزە نێودوڵەتیانە دەکرێت کە بە عێراق برێ ئێستای چاوڵێکێک کە قەرزی نێودوڵەتی بە عێراق برێ هەرێمی کوردستان توان لێی سوودمەند بێت قەرزی نێودوڵەتی سیادیە بەپێی دەستوری عێراقی هەرێمی کوردستان حەقی خۆیەتی لە 170 قەرزانی بدرێتێ آخر قرض کە قەرزی صندوقی نەقدی دەولیە IMF 5 ملیار و 400 میلیۆن دلارە بۆ لە ماوەی 36 مانگە ئەدرێ بە عێراق ئێستا دەستی پێکراوە قەرزەکە تەسەورەکەم لە کۆتایی ئەم مانگەیە وەجبەی یەکەم بدرێت کە 600 میلیۆن دلار و بەڕێز وزیری دارایی عێراق لە دوانیشی داوە لەسەرەوە بابەتە لە بەرامبەر ئەمە صندوقی نەقدی دەولی IMF هەندێک شروعی بۆ عێراقدانا ئەو شروطانە هەمووی لە صالحی چاکسازیە لە عێراقا هانی عێراقدا چاکسازی لە ڕووی کارگەڕی لە ڕووی دارایی لە ڕووی بەهێزکردنی کەرتی تایبەت ئەمانە هەمووی زۆر باشن بەداخەوە هەرێمی کوردستان من تەسەور ناکەم لەسەر ئەرزی واقع عێراق 1 دینار لەو قەرزە بدا بە هەرێمی کوردستان چونکە سەرۆکوەزیرانی عێراق لە دواسەردانی حکوومەتی وەفدی حکوومەتی هەرێم داوای کردووە لە بەرامبەر پێدانی ئەو قەرزە هەرێمی کوردستان داهاتەکانی ناوخۆی کەشف بکات داهاتەکانی ناوخۆ بۆ عێراق بنێرێتەوە بەڵێ وەفدی هەرێم ڕازی نەبوون داهاتەکانی ناوخۆ بنێرنەوە مستحیل ئەو شتانە چونکە لە ساڵی 2004 تاوەکو ئێستا لە قانونەکانی موازنەی ئاماژە کراوە بەوەی دیوانی چاودێری دارایی عێراق ئەبێ کۆنتترۆل ئەوانە بکە تا ئێستا یەک جاریش کۆنتترۆل نەکراوە بەڕێزکاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ بینێرانی بەڕێز سوپاسیش بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێری خواتان لەگەڵ